سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵچانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتشی دیکە دیارە تەوەری ئەم شەوی پانۆراما قسەکردن و گفتوگۆکردنە سەبارەت بە ڕۆڵی یەکێتی لە داکۆشیکردن لە پرسە نیشتیمانی چارە نووسازەکان پەیوەست بە خەڵکی هەرێمی کوردستان و هەموو تاکێشی کورد لە جیهان بەگشتی وەک دەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامدا کۆچیکارێکی سەرسەخت بووە لەو پرسە نیشتیمانیانەی کە پەیوەندی بە چارەنووسی خەڵکەوەیەوە هەوڵی داوە بەرژەوەندیە گشتیەکانی خەڵک و بەرژەوەندی نیشتیمانەکانی خەڵک بخاتە پێش بەرژەوەندی حیزبیەکانی خۆی و هەمیشەش لە ڕێیاندام و لایەنگر و کادرەکانیەوە لە هەوڵی بێوچاندا بوو بۆ ئەوەی لە سەرکۆی پرسە نیشتیمانیەکان لا کۆچی بکە وەک دەزانن کە لەسەر وەختی ئەو کێشە و گیر و گرفتانی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا هەبوون و پرسی نیشتیمانیان هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە دەست پێشخەر بێ لەکردنەوەی گرێچۆرەکان و هەوڵی داوە بۆ چارەسەری کۆی ئەو تەنگەژانی کە دروست دەبێت لەسەر پرسە نیشتیمانەکان دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم و زیاتر شەنوکەی ئەم بابەتە بکەم لەگەڵ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە گەرمیانەوە لەگەڵما دەبێت دیارە هاوکارانم پێم دەڵێن تا ئامادە دەبێت دیارە کاک سالار ئامادە دەبێت و ئەوەی کە زیاتر جێگەی بەهەخی ئەمێ بۆی قسەی لەسەر بکەین و گفتوگوی لەسەر بکەین لەگەڵ کاک سالار ئەجەندا و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بەتایبەت لە دوای کۆنگرە ئەو هەوڵ و تێکۆشانانەی کە دەدرێت لەلایەن سەرۆک بافڵ جەلال ساڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسە چارەنووساز و پرسە نیشتیمانیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی درێژخایانی هەیە بۆ کۆی پرسە نیشتیمانیانی کە پەیوەندیان بەژانی خەڵکەوەی و دەزان ئێستا لەسەر وەختی هەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکانداین لە نێویشاندا پارێزگای کەرکووک کە یەکێتی نیشتیمانی کوردستان باەخێکی گرنگ بەم پارێزگایە دەدا و جارێکی تر دەیەوێت دەسەڵات بجێڕێتەوە ئەو دەسەڵاتە خۆسەپێنی کە ئێستا لە کەرکووک هەیە تێیپەڕێنێ و جارێکی تر پارێزگارێکی کورد و سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم پارێزگایە دابنێن ئەمەش بۆ خۆی پرسێکی نیشتیمانی گرنگە کە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆشی لێ دەکا و دروشمی سەرکردەکانی یەکێتی ئەوەیە کە دەڵێت ئێمە لە کەرکووک کوردایەتی دەکەین نەک حیزبایەتی کە ئەمەش دیسان جارێکی دیکە جەختکردنەوەی لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پرسە نیشتیمانیەکانی لە پێش بەرژەوەندی حیزبەکانی خۆی داناوە. تا هاوکارانم ئەو گرفتەمان بۆ چارەسەر دەکەن و دەتوانین گفتوگۆ کاک سالار ئەگەر گوێبیستی دەنگی من بی کاک سالار گوێبیستی دەنگی منی تا دەست بە گفتوگۆکەمان بکەین بەڵە بەرزان وەک ئاماژەم پێدا لەگەڵ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەم کاک سالار ئەگەر گوێبیستی دەنگی منی دەمەوێت لێت بپرسم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا چۆن هەوڵ دەدات کار لەسەر ئەو پرسە نیشتیمانیە گرنگانە بکات کە پەیوەستن بە ژیانی خەڵک. دیارە تا هاوکارانم ئەم گرفتەمان بۆ چارەسەر دەکەن ناو ڕێگۆڕێگرین و دەگەڕێمە وڵاتە.
وەگەمیشە سڵاوتان لێبێت بەڕێزان لە پانۆراما ئەمشەو گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە ڕۆڵ و بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەت بە پرسە نیشتیمانیەکان و داکۆچیکردن لەسەر پرسە نیشتیمانی چارە نووسسازەکان تایبەت بە خەڵکی کوردستان. کاک سالار سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەپرسم یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەوڵی داوە بەردەوام جەخت بکاتەوە و داکۆچیکاری سەرسەخت بێت لەسەر پرسە نیشتیمانیە گرنگ و باڵاکان. بەڵێ زۆر سپاس. سڵاو و ڕێز بۆ بینەرانی کورسات، بۆ کارمەندانی کورسات، بۆ هەر کێکە ئێمە بینێ و گوێ لە دەنگمانە. لە ڕاستیدا ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دواوە زۆرتر قسە نەکەین لەسەر مێژوو لە 2023ەوە 20 ساڵەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گرنگ بوو لە گۆڕینی ڕژێم لە عێراق لە دیکتاتۆریەوە بۆ ڕژێمێکی دیموکراسی دەستوری پەرلەمانی و لە ڕاستیشدا بە حکمی بوونی مام جەلال بە یەکەم سەرۆکۆماری هەڵبژێراوی عێراق یەکێتی نیشتیمانی توانی ڕۆڵی گەورە بینێ لەوەی کە عێراق بچێتە قۆناغێکی تر و بچێتە دۆخێکی تر لە ڕووی سیاسیەوە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ساوە بۆ ئێستا لە پرسە سیاسیەکانی سەبارەت بە هەرێمی کوردستان و عێراق حزبی حکومڕان و حزبی بڕیاردەر و لە ڕاستیشدا نوێنەرایەتی پرسی نیشتیمانی گەلەکەمانی کردووە لە عێراق و لە کوردستان. سەرباری بوونی هەموو ئەو چەڵەمە و گرفتە ئەقلیمیانەی کە بۆ عێراق دروستکرا، بۆ هەرێمی کوردستان دروستکرا و قەیرانەکانی ناوخۆی عێراق و قەیرانەکانی هەرێمی کوردستان، دەبینین تاوەکوی ئێستاکەش پرۆسەی سیاسی لە عێراق بەردەوامە، بەڵام تا ئێستاکە ئەو مادە دەستوریانەی کە کورد توانی لە سەروەختی مام جەلال لە دەستوردا بیچەسپێنێ بەشی زۆری بەدەست نەهاتووە. بۆیە خەباتی ئێمە بەردەوامە لەسەر ئاستی عێراق، خەباتی ئێمە بە میکانیزمی دیموکراسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بەردەوامە و خەباتی ئێمە بۆ بەدیهێنانی داخوازیەکانی خەڵک، ڕەوانەوەی نیگەرانیەکانی خەڵک، دەستەبەرکردنی ئاسایش و ئۆقرەی بۆ خەڵکی کوردستان خەباتێکی نەبڕاوەی بەردەوامە. یەکێتی حزبی مەسئولە و باسی پرسە نیشتیمانیەکانت کرد. یەکێتی هێزێکی نیشتیمانی کاریگەرە لەسەر ئاستی کوردستان و لە ڕووی سیاسیەوە پشتیوانی دۆزی ڕەوای گەلی خۆیەتی لە ناوچەکە و لە ڕووی سیاسیشەوە نوێنەرایەتی خیتابی کوردستانیە کە ئێستاکە هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگاکانی دەرەوەی هەرێم بە تایبەتیش لە پارێزگاکانی کە بەشێکن لە ناوچەی کوردستانی تایە، بۆکو لە مووسڵ، کەرکووک کە کەرکووک خودی خۆی کوردستانیە و لە ناوچەکانی سەلاحەدین دووس و لە دیالەش ئێمە خانەقین و مەندەلی و سعدیە و جەلەولا و قەرەتەپە و جەبارە و ئەو ناوچانەمان هەیە. بۆیە یەکێتی بە بەرپرسیارەتیەوە سەرباری هەموو ئەو قەیران و ئاڵۆزیانەی کە هەن مامەڵەیەکی بەرپرسانە لەگەڵ دۆخی سیاسی لە عێراقەکە و سەرباری بوونی ئەو هەموو گرفت و قەیرانەی حکومڕانی لە هەرێمی کوردستانیش هەیە، بەشێکە و هەوڵەکانی بەشێکن لە چارەسەرکردنی گرفتەکانی خەڵک و بە دەنگەوە هاتن بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتایەکان و خزمەتگوزاری بۆ خەڵکی کوردستان. کاک سالار باسی وت کرد کە هەندێک لەو بەرگەدە سووریانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەسپاندوێتی و داکۆشی لێ کردووە تاکو ئێستا بەدی نەهاتوونیان نەگەیشتونەتە ئامانج. هۆکار چییە؟ ینی ئەمە دەگەێڕیتەوە بۆ چی؟ ینی ئەمە پەیوەندی بەوە نییە کە ڕەنگە لایەنە سیاسیەکانی دیکە نەهاتبن بەدەم داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستانە بووی پێکەوە داکۆچی لەم مافە دەستوریانی کورد بکەن؟ لە ڕاستیدا لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە تاوەکو سەردەمی جەنابی مام جەلال شەرمێک هەبوو لە مەسەلەی کورد و لە مێژوەکەی و لە قوربانیەکانی و لە خیتابە سیاسیەکەی لەلایەن هێزە سیاسیەکانی عێراقەوە و گوتاری شۆڤێنێت گوتارێکی باڵادەست نەبوو، گوتارێکی معتەدل نەوعان ماباڵی کێشا بوو بەسەر پرۆسی سیاسی لە عێراق. بەڵام لەو سەروەختە بەدواوە بەرەبەرە شۆڤێنەکان لە ناو عملی سیاسی هەم گەشەیان کرد هەم هاتنە پێشەوە، هەم لەسەر ئاستی حکوومەت هەم لەسەر ئاستی حکوومەتی پەرلەمان و حکوومەتی ئیتیحادی
دەبینین خیتابێکی بەهێز هەن کە ئەوەی استحقاقاتی هەرێمی کوردستانە بە زۆر دەزانرێ بە تایبەتیش ئەوەی بە پرسی بە پەیوەندی بە پرسی خاک بە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم استحقاقاتی پێشمەرگە قەرەبووی قوربانیانی جینۆساید هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان چارەسەرکردنی مەلەفی نیزاعاتی مولکی کێشەی جوتیاران لە ناوچەکانی کەرکووک و داقووق و خورمات و جێگاکانی تر خانەقین و هەروەها جێبەجێنەکردنی مادەی 140 ئاوەدان نەکردەوەی گوندە وێرانبووەکانی شەڕی داعش قەرەبوونەکردنەوەی قوربانیانی جینۆسایدی شەنگال قەرەبوونەکردنەوەی قوربانیانی جینۆسایدی زڕگۆشەکان لە سعدیە و دەوروبەری قزرەبات زۆر کەیس و دۆسیە و پرسی تر کە دادگای باڵای تاوانەکان بڕیاری لە کەیسی ئەنفال لە کەیسی هەڵەبجە لە کەیسی ڕاگواستن لە کەیسی تری بارزانیەکان فەیلیەکان هەموو ئەوانەدا کە ئستحقاقاتی ئەو خەڵکە قوربانی دەرە بوون کە بە پێی مادەی دەستوری لە دەستوری هەمیشەی عێراقا چەسپیوە ئەو خەڵکانەی زەرمەند بوون لە نەتیجەی سیاسەتی دەسەڵاتی دیکتاتۆری ڕژێمی پێشوو دەوڵەتی تازە حکوومەتی تازە بە پێی ئیمکانێتی کە دەوڵەت هەیەی قەرەبوویان بکاتەوە هیچ یەکە لەمانە جێبەجێ نەبوون هیچ یەکە لەمانە بەدی نەهات ئێستا بۆ نمونە لە دوای 18 ساڵ هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک ئەکرێ و 18 ساڵە ئەوان ڕێگە نادەن هەڵبژاردننی پارێزگای کەرکووک بکرێ بۆ چونکە دەیانزانی کورد زۆرینەیە و زۆرینە بەدەستێنێ ئەو زۆرینە دیموکراسیە و ئەو حقیقەتە مێژووی و جوگرافی و کەلتوری و نیشتیمانە ئەچەسپێتەوە کە کورد خاوەنی ئەو خاکەیە خاوەنی ئەو خەڵکەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبەرایەتی ئەو ڕەوتە سیاسیەکە کە بە شێوازی دیموکراسی لە ڕێگەی هەڵبژاردنەوە بە پێی دەستور چارەسەری ئەو کێشانە بکرێت لەو مەنتیقەیە بەڵام بە معلەقی هەڵدراوەتەوە ئێستا ئەقرار کراوە کە هەڵبژاردن بکرێت بەڵام کە دەبینێن تەوژمی بەدەنگەوە هاتن لەلایەن هێزە کوردستانیەکان لە کەرکووک و یەکێتیەکان بە تایبەتی لە کەرکووک هەیە ئەوانی دی دایانەوێەوە کار ئەکەن هەڵبژاردن لە کەرکووک نەکرێوە تەئجیل ببێ ئەمە دەرخەری ئەوەیە نایەنەوێت بە میکانیزمی دیموکراسیش کێشەکان چارەسەر ببن و خەڵک بتوانێت بڕیار لە چارەنووسی خۆی بدا لە ڕووی ئیداریەوە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. کاک سالار دیارە دواتر دێمە سەر بابەتی مەسەری هەڵبژاردنەکان و ڕۆڵ و کاریگەری یەکێتی بەڵام هەر لەسەر بابەتی پرسە نیشتیمانیەکان ینی لەم سەر وەختەی کە من و تۆ گفتەگۆی تیا دەکەین زۆر پرسی نیشتیمانی گرنگ هەیە کە هێشتا جێگەی مشتومڕن بەتایبەت لە نێوان هەرێم لەگەڵ بەغدا و لەم نێوەندەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا و بەتایبەت سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بانی بەشێکی زۆری ژیانی تایبەتی خۆی و ژیانی سیاسی خۆی تەرخان کردو بۆ ئەم بابەتانە دەکرێت پێم بڵێ ینی یەکەتی نیشتیمانی کوردستان بەری هەوڵ و ماندووبوونەکانی دەچنێتەوە و دەتوانێت بە دەستەوارەیەکی پڕەوە بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە بە تایبەت لە هەندێک لەو پرسانی کە وەک جەنابەت باست کرد تەمەنێکی درێژی هەیە لە ناکۆچی و لە گفتوگۆ لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش لە دوای کۆنگرەی پێنجەمەوە ئەقراری ئەومان کردووە پەیوەندێکی هاوسەنگ لەگەڵ بەغدایە دروست بێ و ئێمە بەردەوام بین لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لەگەڵ دۆستەکانمان لە بەغدا بۆ ئەوەی بتوانین هێواش بە هێواش ئستحقاقاتی هەرێمی کوردستان بچەسپێنین و ناکرێت ئێمە دڕدۆنگ بین و دوورە پەرێز بین لە پرۆسی سیاسی لە عێراق و هەموو پەڕگیریەک لە پرۆسی سیاسی لە عێراقدا بە نەتیجە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و پرۆسی دیموکراسی نابێ و یەکێتی نیشتیمانی بڕیاری داوە ململانیەکانی خۆی باتە پایتەختی عێراق کە بەغدایە و لەوێەوە بەشێک گفتوگۆ بەشێک بە دیمولۆماسیێت بەشێک لە ڕاستیشە علاقی بە ململانەیەوە هەیە ئێمە لە ئەزەلەوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کورد لە عێراقدا کێشەی لەگەڵ دەوڵەتی مرکز و حکوومەتی مرکز هەبووە و ئێستاکەش ئێمە ئەو کێشانە لایەزال بەردەوامن بەڵام یەکێتی ئەقراری کردووە لە چوارچێوەی سیستەمێکی فیدراڵیە کە فیدراڵیەت داهێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبەرەکەی بووە کە جنامی مام جەلال بووە و لە معارەزەی عێراقی ئەمەی چەسپاندووە بە پشتیوانی لایەنەکانی تری کوردستانیش و بە حزوری کاک مەسعودیش و بە حزوری کاک نەوشیروانیش و سەرکردە سیاسیەکانی تریش یەکێتی
بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەکە و پێی وایە ئێمە بەغدا بکەینە چەقی ململانەکانمان واشمان کردووە و هیچ پایتەختێکی تری ناوچەکە بۆ ئێمە دەرەتان و چارەسەر نین کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا خودی بەغدا خۆیەتی و چارەسەرکردنی کێشەکانیش دەبێت لە ڕێی گفتوگۆوە بێ. ئێمە کێشەی موچە و بوجەمان هەیە لەگەڵ عێراقا و لە ڕاستیشدا بینیتان کە لە حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەت کاک قوباد چەندین جار و پشوو درێژانە ئەتوانم بڵێم لە ڕووی دیبلۆماسیەوە پشوو درێژیەکی زیاد لە پێویستی هەبوو تاوە کوتوانی ئەم نێوانە بمێنێتەوە بۆ گفتوگۆ ناوبەناو هەندێک هەم شەرم بیانگرێ هەم تێبگەن کە بابەتی موچەی فەرمانبەران نابێت بێتە بەشێک لە پێخۆری مەسلەی سیاسی و ململانی سیاسی لە نێوان هەرێم و بەغدا. بۆیە تا ئاستێک توانرا ئەمە بەردەوام بێت. لە ڕووی سیاسیشەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ توانیوێتی بەسەردانەکانی لە ڕاستیشە بە تەواضعەوە یەکێتی مامەڵە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانەکە، هەم لایەنە سیاسی کوردستانیەکان هەم لایەنە سیاسی عێراقیەکان. ئەو هەموو سەردانانە بەشێک نین لە مەسلەی بێهێزی، بەشێکە لەو ئیرادە بەهێزەی کە مامجلال بە گەورەی و تەواضعەوە بۆ ئەم هێزە سیاسی گەورەی بەجێهێشتووە کە لەکوێ کێشە هەبێ سەرکردایەتی یەکێتی خۆی مواجهەی کێشەکان بکە بۆ چارەسەر و بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان هەرێم و بەغا و بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە گوزەرانی خەڵک و موچە و قوتی خەڵکەوە هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە بەرپرسەسانێ لە دەرگای هەموو ئەو ناوەندانە بدا کە دەتوانن تێگەیشتنیان هەبێ بۆ ئەوەی کە نابێ موچە و قوتی خەڵکی کوردستان ببێتە بەشێک لە ململانەی سیاسی. و لە هەمان کاتە ئێمە کە فراکسیۆنمان لە بەغدا هەیە، ڕئیس جمهور لە یەکێتی نیشتیمانی کوردستانە، لە ناو حکوومەت وەزارەتمان هەیە، بەڵام هەموو ئەمانە ساردمان ناکاتەوە لەوەی کە ئێمە مەسلەی خاک، مەسلەی نیشتیمان، مەسلەی ناسنامەمان بەشێکە لە خەباتی نیشتیمانی و نەتەوەی لەگەڵ حکوومەتی عێراقی. ئەمڕۆ لە کەرکووک پارێزگارێکی سەپێنراو بە وەکالەت دەست بەکارە، ماوەی 6 ساڵە بەرەبەرە هەوڵەدا بەڕێوەبەرایەتیەکانی کە بەدەست کوردەوەیە پەراوێزی بخای یان بیان گۆڕێ و هەموو ئەو ڕێوشێنانەی پێوەستە بە خزمەتگوزاری ناوچە کوردیەکانی لێ بێبەریەکە. ئەو زاتە کە شایستەی بەڕێوەبردن نییە لە کەرکووکێکی هەمەڕانگ خۆی لە سەردەمی دەسەڵاتی یەکێتیدا یان ڕاستریش بڵێم لە سەردەمی دەسەڵاتی کووردا لە کەرکووک خۆی جێگری پارێزگار بوو بە ڕسمی کە پارێزگار لە کورد بوو ئەو جێگری پارێزگار بوو. بەڵام 6 ساڵە ئەو بە وەکالەت پارێزگارە جێگرێکی کورد بۆ خەڵکی کەرکووک بەڕەوا نابینێ. مقارنەی ئەم مەسەلەیە وامان لەیەکا ئێمە بڵین سوورین لەسەر ئەوەی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکاری لە بەڕێوەبردن و عەقڵێت تا بکرێ. یەکەم بەڕێوەبردن وەکو مەسەلەی ئیداری عەقڵێتیش بەوەی کە تێبگەن کە کورد و کوردستان مەسەلەیەکی مێژوو کردە لە عێراقا و فیدراڵێت کە ئیقرار کراوە لە چوارچێوەی ئەو سیستەمەیە ئێمە مامەڵە لەگەڵ ئەو دەوڵەتەکەین و ئەمڕۆ هەڵبژاردن لە کەرکووک بە تایبەتی بۆ ئێمە مەسەلەیەکی چارە نووسازە، بەشێکە لە ڕاپرسی جێبەجێکردنی مادەی 140. بۆیە بە هەموو توانای خۆیەوە یەکێتی هەرە زۆرینەی سەرکردەکانی و کادرە چالاکەکانی ناردۆتە کەرکووک و ئەو ناوچانە بۆ بردنەوەی هەڵبژاردن. کەواتە کاک سالار سوورن لەسەر گۆڕینی ئەم واقعە تاڵ و خۆسەپێنی کە ئێستا لە کەرکووکەیە و لەسەر ئاستی باڵاش لە بانگشی هەڵبژاردن کار بۆ ئەم بابەتاکەن و دوێنێش کارنەڤاڵێکی گەورەی ناساندنی کاندیدەکانتان لە کەرکووک بەڕێوەبردە. ئەنی پێم بڵێ خەڵکی کەرکووک گەشتبین بێ لەوەی کە دوای هەڵبژاردن ئەنجامەکان هاوکێشە سیاسیەکە خەنەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی. گوتاری یەکێتی و سەرکردایەتی یەکێتی ئەوەیە کە ئێمە خیتابە نیشتیمانیەکەمان پارێزگاری بکەین لە هەڵمەتی هەڵبژاردن لە کەرکووک و
لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پەیامان بۆ لایەنەکانی تری کوردستانیش کە لیستیان هەیە لەوێ خەریک بن بە سەرخستنی کاندیدەکانی خۆیان و بانگەشەی دیموکراسی خۆیان بکەن و چاویان لەوە بێ بکە شۆڤێنیەکان چۆن دژی هەمومان خیتابیان بەرز کردووەتەوە و دروشتی ئاگری لەوەی دەڵی خەریک بن ینی ئەوان خەریک نین بەو بابەتەوە خەریکن بەشتی ترەوە لە ڕاستیدا ئێمە ناچینە ناو ئەو تەفاسیلە هەر ئەوەندە پەیامەکە ئەوەیە کە گرنگە هەموو هێزە کوردستانیەکان گوتارێکی نیشتیمانی پەیڕۆ بکەین و چاومان لەوانی تر بێ و خیتابی نارەکان بخوێنینەوە کە چۆن ئیدعای عروبەی کەرکووکەکەن ئێمەش ئەرکمانە مەسلەی کوردستانی بوونی کەرکووک خاڵی کۆکەرەوەی هەموو لایەنەکان بێ بە ئەوانەی کە لە دەسەڵاتن لە کوردستان و ئەوانشی لە ئۆپۆزیسیۆن و ئەمڕۆ لیستیان هەیە یەکێتی بەم گوتارەوە مامەڵاکەوە بە بەرپرسیارەتیەوە چۆتە ناو هەڵمەتێکی گەرم و گوڕەوە و کاندیدەکانی یەکێتی لە کەرکووک کاندیدی بژاردن لەسەر ئاستی کۆمەڵایەتی و سیاسی لەسەر ئاستی توانای ڕۆشنبیری و زانستی لەسەر ئاستی ناوچە و تەمەن لەسەر ئاستی ڕەگەز و توانی ویانە هەڵمەتێکی باش بەڕێوە بەرن و من لە جێگایەکی تریش لە کەرکووک باسی ئەوم کرد کە هەموو ئەوانە ئەو کاندیدانەی ئێمە ئەوەن هیچیان نەبوێردرێ و دەستیان بگری بیان بیتە ئەنجومی پارێزگای کەرکووک بڵێ فەرمون خزمەتی شارەکەی خۆتان و خەڵکەکەی خۆتان و سیاسەتەکەی یەکێتی بکەن کە سیاسەتی مامجلالە لە کەرکووک کە سیاسەتی پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنی هەموو پێکاتەکانە و ڕێزگرتنە لە جیاوازیەکان و خزمەتکردنی خەڵکی کەرکووکە لەو ڕۆوە ئێمە پەیامەکەمان بەردەوامە بێت تا هەڵبژاردنیش تەواو بێت چونکە یەک هەمان سەرکەوتنی هەڵبژاردن بۆ ئێمە مەکسەبێکی گرنگە و ئەم ئەمەلیە دیموکراسیە بەردەوام بێ کارێکی باشە و ئێمە دەزانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەیبینەوە و ئەو واقعە سەپێنراوی لە کەرکووک هەیە یەکێتی دەیگۆڕێ تا سەر بەردەوام نابێ کەرکووک بۆ ئێمە مەسەلەیەکی مقدسە پیرۆزە لە خۆ نییە مامجلال بە قودسی کوردستان ناوی بردووە ئەم مەفهومە ئەبێ بگاتە هەموو لایەک مەسەلەی کەرکووک باعیسی سازش نەبووە و نابێت نەک لەم سەردەمەیە لە ساڵی 1984 کە مفاوزاتی نێوان یەکێتی و ڕژێمی بەعز ڕوویدا حزبی بەعز ئەوەی واقعی ئێستا هەیە لەوە زیاتری بۆ یەکێتی و بۆ کورد دەستنیشان کرد یەکێتی قبوڵی نەکرد نەخێر لە ساڵی 1970 لە 11 ئازار لە نێوان شۆڕشی کورد و ڕژێمی ئەو سەردەمەدا ئەو لەم واقعی ئێستا زیاتر بۆ کورد بەرقەرار کرا شۆڕشی کورد لەو سەردەما ڕازی نەبوون بەو واقعە بۆیە خەباتی ئێمە بەردەوامە بێ ڕاستە کەم و کوڕی هەبووە ڕاستە کەلێن هەبووە ڕاستە ئەبوو باشتر سەیری مێژوومان کردایە ئاورمان لە شەهیدەکانمان بدایەتەوە ئاورمان لە تێکۆشەرەکاندا سیاسەتێکی باشترمان پەیڕۆ بکردایە بەڵام واقعەک هەبووە و هەیە و ئێمە مامەڵەی لەگەڵەکەین سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی توانایەوە کار دەکات بۆ سەرکەوتنی هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و سەرخستنی لیستەکانمان و لە ڕاستیشدا بە پلان و بە استراتیژێکی نیشتیمانیەوە لەگەڵ ئەو پرسە بەردەوامە بین و خۆشتانە بینن کەرنەڤاڵی دوێنێ کەرنەڤاڵێک بوو لە ڕاستیە ئاماژەیەکی گەشتبینانەی زۆر باش بوو کە ئەتوانم بڵێم بە هەزاران گەنج لە کەرکووک خۆی خەڵکی کەرکووک لە دەرەوەی کەرکووک خەڵک نەهێنرا بوو لە دەوروبەری کەرکووکیش ناوچەکانی سەر بە پارێزگای کەرکووکیش خەڵک نەهێنرا بوو خەڵک خۆیان لە ناو کەرکووکەوە چەند لە ناو هۆڵەکە بوو لە کەرکووک ئەو هۆڵی ڕۆشنبیری کە مامجلال بۆ کەرکووکی بە دیاری دروست کرده بوو لە دەرەوەی هۆڵەکە ئەوەندە خەڵک ئامادەی هەبوو ئەمە ئاماژەیەکی گەشتبینیە و ئەبێ ئێمە زیاتر بە پەرۆشتر و لە خۆبایی نەبین و تێ بگەین ئێمە ئەرکی زۆرمان لە ئەستۆیە بەرامبەر بە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەبێ ڕایپەڕێنین و واز بێنین و واز بهێنرێ لە گوتارێک کە خزمەت بە ئایندەی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ناکە چونکە شۆڤێنیەکان بە ئاراستەیەک مامەڵایەکەن کە دەیانوێت سەر لەبەری مەسلەی مادەی 140 و لابردنی لە دەستوردا بسڕنەوە
و ئێمە ئەبێ ئەمە بسەلمێنین بە دەنگی خەڵکی ئەو مەنتیقە خۆیان کە ئەو ناسنامەیە نابێت دەستکاری بکرێ و هەر ئەبێت لە ڕێگەی بەغداوە ئیقرار بکرێ. کاک سالارانی ئەوەی کە جەنابیشت باست کە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە نوێنەری کەرکوچیەکان دەزانێت لە ڕابردوشدا ئەوە سەلماوە کە لەو سەردەمی ئیدارەدانی کورد کە ئیداری پارێزگای کەرکوچی کرد لە نێو کوردیشدایەکێتی ینی دەستی ئاوەدانی بەم شارەوە دیار بۆ کە ئێستا دەبینیت بارودۆخی کەرکووک چۆنە لە دوای هەڵبژاردن و بەو شێوەی کە جەنابەت باسیەکەیت کە دەتانەوێت ینی دەسەڵاتی ئیداری لەم شارەدا بگۆڕن ومێت هەیە بۆی کە بە پاڵپشتی هاوبەشەکانتان بتوانن جارێکی دیکە کەرکووک ئاوەدان بکەنەوە. کەرکووک ئێمە واقعی بین دۆخێکی تایبەتی هەیە. خەڵکی تر لە دەرەوەی عێراق چاوی بڕیوەتە ئەم هەڵبژاردنە. وڵاتانی عەرەبی وڵاتی غەیری عەرەبی تەنانەت تورکیاش و ئەسڵەن مەسەلەی کەرکووک مەسەلەیە کە مامجەلال باش ئاماژەی پێکردووە یادی بەخێر بێ کە وەکو عەمەلیاتی مێشک وایە هاوکێشەیەکی ئاسان نییە بەڵام سووربوونی یەکێتی و هێزەکانی تری کوردستانی لەسەر کوردستانی بوونی کەرکووک بەکردار لە ڕاستیدا ئێمە ئەباتە قۆناغێکی باشتر لە ڕابردوو ئەگەر ئەم هەڵبژاردنە ئینشاءڵڵا ببینەوە. بۆیە نەک یەکێتی خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ خەڵکی کەرکووک یەکێتی بە باشترین هێزی فریاد ڕەسەزان تا ئێستا و ئێمە ئەبێ ئەم متمانەیە بپارێزین و گەشەی پێ بدەین و ئێمە تێ ئەگەین ئەو دەنگەی لە کەرکووک لە ڕابردوو بۆ یەکێتی هاتووە لە خانەقین بۆ یەکێتی هاتووە لە خورماتوو بۆ یەکێتی هاتووە لە مەخمور کە سەر بە انتخاباتی مووسڵە بۆ یەکێتی هاتووە لە شنگال بۆ یەکێتی هاتووە ئستحقاقی یەکێتی نییە بە بەراورد بە خوێنی شەهیدەکانی بەراورد بە خیتابی یەکێتی بەراورد بە مێژووی یەکێتی لەگەڵ ئەو خەڵکی ئەو ناوچەیە تابلۆی شەهیدەکانمان پێمان ئەڵێ ئێمە ئەبێ باشتر کار بکەین و نیگەرانیەک هەیە ئەو نیگەرانیە بڕەوێنەوە بە تەواوەتی و بە دڵنیاییەوە پێتەڵێم من ئەم ماوەیە لە نزیکەوە لە ناو بارودۆخی کەرکووک و هەڵمەتی هەڵبژاردننی کەرکووک بووم خەڵک بە هیواوە ئەڕوانێتە یەکێتی و هیوای زۆری بە یەکێتی هەیە بۆ ئەوەی بتوانێت ئەو واقعەتاڵی کە تایدایەتی بیگۆڕێ دیارە هەر بەخوا دەمێت بە خەڵکی کوردستان هیمەتەکەین. باش دەمێت هەر وەک ئیزافەیەک بۆ سەر قسەکانی تۆ کاک سەلار دیارە لە شەوانی ڕابردوو هەر لە پانۆراما کاک ئاڤێستا لێرە بوو کە سەرپەرشتی مەڵبەندی ڕۆژاوی کەرکووک کە قسەیەکی کرد کە سەرنجی منی ڕاکێشە هەردەمەی بیکە مەهێنی پرسیارێک بۆ تۆ باسی لەوە کرد کە لە کەرکووک خەڵک بە سروشتی یەکێتیە ینی بە بێوەیەکێتی پێڕەوە پرۆگرامی خۆی بۆ ڕوون کردبێتەوە هەر بە سروشتی یەکێتی بوونێک لە هەوێنیان سەوز بۆ یان چەکەرەی کردووە. ئەمە چۆن دانی شیەکەیتەوە چۆن پێناسەیەکی کە خەڵکێک لەو شارە بەبێ بەرژەوەندی پاڵپشتی لە یەکێتیەکە؟ سەرەتا ئێمە داوا لە خەڵکەکەی خۆمان ئەم هەڵبژاردنە بە مەسەلەیەکی چارە نووساز وەربگرن و تێبگەن ئەمە دەرفەتێکی گرنگ و مێژوویە لە هەمان کاتە خوا نەخواستە پێچەوانەکەی ئەو زۆرینەیەی کە لە ساڵی ئەحسای 1950 و لە سەردەمی ڕژێمیشە ئەو زۆرینە کوردی کە نەیانتوانی مەحویکەنەوە بەو هەموو تعریب و ڕاگواستنەشەوە ئەگەر لەم هەڵبژاردنە کورد زۆرینە نەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ڕاستیدا دۆخێکی زۆر نەخوازرا و ڕوو لە ناوچەکەیەکە و ئێمە دەستبەرداری پرسی نیشتیمانی خۆمان نابین لە هەموو بارودۆخێکە بەڵام گرنگە کورد زۆرینەکەی بەدەست بێنێتەوە لە ڕێگەی بەشداریکردنی خەڵکەکەی خۆمان و چوونە پای سندوقەکانی هەڵبژاردن و دەنگدان و بەو کاندیدانەی کە دەتوانن ماف و داخوازیەکانیان بەدەست بێنن. یەکێتی هەر بۆیە
لە باشترین کاندیدەکانی خۆی بژاردەکانی خۆی دەستنیشان کردووە کە خەڵکی کەرکووکن و خەڵکی تەنانەت لە خانەقین تەنانەت لە خورمات و لە جێگاکانی تریش بە فلتەری جیاجایە کاندیدەکان دەستنیشان کراون بۆ ئەوەی بتوانن دەنگی خەڵک و دڵخوازی خەڵک بەدەست بێنن. ئەمە یەک. دوو، لە ڕاستیدا خەڵکی کەرکووک و یەکێتی یان خەڵکی ناوچە کوردستانەکانی و یەکێتی ئەزمونیان هەیە لەگەڵ یەکێتی و ئەو متمانەیە تا ئێستا سەرباری هەموو ئەو گرفتانەی کە بۆ یەکێتی دروست کران بۆ خەڵکی ئەو مەنتیقانە دروست کران. ڕاستیدا یەکێتی خوێنی زۆر زۆر بەخشی و خوێنی قوربانی زۆر زۆری داوە و خەڵک لە ڕێگەی یەکێتیوە قوربانی زۆر زۆری داوە بۆ پارێزگاریکردنی ئەو ناسنامەیە و وەکو ئەوترێ تەنها بە دوای نەوتەوە نەبووە بە دوای خەڵکەوە بوو و خوێنیدا و قوربانیدا خەڵکی تریش و لایەنی تریش و کورد بەگشتی قوربانی داوە. بەڵام یەکێتی لەم پرسانەدا پێشڕەوایەتی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکەی کردووە و بەو شێوەیەش بەردەوام ئەبێ و توانەکانی خۆمان لەم پێناوەدا زیاتر خەرجەکەین. ئەم پرسە ئەم مانگەی کەماوە 12 ڕۆژێکی مەسیریە بۆ ئێمە بتوانین جارێکی تر سەرکەوتن لەو ناوچانە بەدەست بێنینەوە قۆناغێکی تازە لە عملی سیاسی دەست پێ بکەین لەناو ئەنجومەنی پارێزگای دیالە، ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین، ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگای مووسڵ بۆ خزمەتکردنی خەڵکەکە بۆ چەسپاندنی پرۆسەی دیموکراسی و تێگەیاندنی ئەوانی تر دەرەتانێکی تر نییە لە عێراقا جگە لە مامەڵەکردن لەگەڵ پرس و کێشەکان بە شێوازێکی دیموکراسی. کەواتە دوا پرسیار کاک سالار بۆ جەنا بدیانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا باەخ بەم هەڵبژاردنە دەدات و هەموو سەرکردەکانی بەبێ جیاوازی ئەو ئەرکیان لە ئەستۆ گرتۆ بۆی کە هەم بانگەشێکی سەرکەوتوو بکەن و هەمیش هەوڵ بدەن زۆرترین خەڵکان بدەن بچێتە سەر سندوقەکانی دەنگدان. پەیامت چییە بۆ ئەو لایەنانەی دیکە لە کەرکووک قسەیەکت کرد لەو کاتەکە سەرنجی منی ڕاکێشاوتە دانی بۆ لایەنەکانی دیکە دەمەوێت پێیان بڵێم با سەرقاڵ بن بەوەی کە کار بۆ ئەجێندا و پلانەکانی خۆیان بکەن بە جۆرێکی دیکەیانی ئەمە کۆتایی دنیانی ینی دوای هەڵبژاردن و دوای بەنگەشە و دوای پرۆسی هەڵبژاردن قۆناغێکی دیکە دێتە پێشەوە کە قۆناغی یەکخستن و یەکدەنگیە بۆ ئەوەی جارێکی دیکە وەک جەناب باست کرد کورد و لە نێویشیدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو واقعەتاڵە ئێستای کەرکووک بگۆڕیانی قسەیەکی تایبەتیت هەیە بۆ لایەنانە؟ بەڵێ کە قسە لەسەر کەرکووک و خانەقینەکەی بەرپرسیارەتی ئەخلاقی و نیشتیمانی و سیاسی واد لێ کاتەوە بێ گوتارەکەت نیشتیمانی بێ و هەندێک دەنگی نەشاز لێر و لەوێ ئەبیستی لە سۆسیال میدیا لە کەناڵە جیاجیەکان هەم ئەیانوێ لایەنە کوردیەکان بدەن بە گژیەکە هەم هەندێکیش کە خۆی ناتوانێت بەشێک بێ لە سەرکەوتن دەیەوێ تۆ نەپەرژێتە سەر بانگەشەیەکی مەدەنی بەرفراوان و نەک هەر دەنگی کورد بۆ خۆت مسۆگەرکەی دەنگی خەڵکی معتەدیلیش لە تورکمان لە عەرەبی ڕەسەن دەستەبەر بکەین. بۆ ئێمە دەرفەتێکی گرنگە بە هەمومانەوە تێکڕا هەر هیچ نەبێ خیتابێ ئێمە وەکو یەکێتی زۆر جەختمان لەسەر ئەوە کردەوە کە یەکلیست بین لە کەرکووک سەرباری جیاوازیەکان یەکلیست بین یەکلیست بووینایە لە ئێستەوە ئێمە 50%مان مسۆگەر کرده بوو سەرکەوتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و گۆڕینی ئەم پارێزگارەمان بەبێ هیچ خۆسەغڵەتکردنێک مسۆگەر کرده بوو. ئێستش نەشوە بچێ ئەگەر گوتارێکی نیشتیمانی لە هەموو ئاستەکاندا پەیڕەو بکرێ حەماسە دەین بە خەڵکەکەمان بچێتە پای سندوقی دەنگدان ئێمە خەڵکەکەی خۆمان بچێتە سەر سندوقی دەنگدان و بەشداری لە عەمەلی سیاسی بکە براوەین ئێمە هاوکێشەکان و ژمارەکان و ڕێوشێن و پرۆسەکانمان لەبەر چاون بەڵام نابێت دەستی یەک بگرین لەوەی کە هەڵمەتێکی باشی نیشتیمانی کوردستانی پەیڕەو بکەین. ئەبێ بیرمان لای ئەوە بێت کە دوای هەژدەی مانگ ئەبێ فراکسیۆنی کوردستانی دروست بکەین ناو ئەنجومەنی پارێزگا لە دیالە لە سەلاحەدین لە مووسڵ پێکەوە بین چونکە پێکەوە بین ئەتوانین باشتر بە دەنگەوە هاتنمان هەبێ بۆ خواسی خەڵکەکەی خۆمان کە معاناتی زۆریان بەدەست ئیدارەی ئێستای ئەو ناوچانەوە هەیە و لە ڕاستیشدا پەیامی ئێمە پەیامی یەکڕیزیە پەیامی خەباتێکی نیشتیمانیە لە ڕێگەی هەڵبژاردنەوە
بۆ مسۆگەرکردنی سەرکەوتنێکی باش لە کەرکووک و لە دیالە و لە مووسڵ و لە سەلاحەدینیش و پێکەوە دەتوانین ئەم ئیرادەیە باشتر تەرجەمە بکەین لە ناو ئەنجومەنی پارێزگا و گۆڕانکاری لە پارێزگاری کەرکووک بە تایبەتی و لە وەحدە ئیداریەکانی تر بکەین. بەمە ئەتوانین سەرەتایەکی نوێ لە پرۆسەی سیاسی و کاری پێکەوەی لە کەرکووک و لە جێگاکانی تر دروست بکەین و متمانەیەکی نوێ بۆ خۆمان دروستکەین. سەرەتا خۆمان ئەو متمانە لە ناو خۆمانە بە تەواوەتی دروست بکەین و بشتوانین لەگەڵ لایەنەکانی ترە پێکەوە بتوانین هەم هاوسەنگی هێز بگۆڕین، هەم داهاتی کەرکووک کە کەرکووک دەوڵەمەندترین شاری عێراقە بەڵام بێ خزمەت گوزاریترین شاری عێراقە داهاتەکەی بۆ خەڵکەکەی خۆی بێ و لە هەمان کاتە بۆ ناوچەکانی تریش ئاوڕێک دێنەوە بزانین تا ئێستاکە چۆن لەگەڵ جوتیارانی کەرکووک مامەڵاکەن شۆڤێنیەکان، ئاور دێنەوە چۆن عێراق تا ئێستا ینی ئستحقاقاتی جوتیاران و گەنمی جوتیاران جێبەجێ ناکە. ئاوڕێک لەوە بدەینەوە کە چۆن تا ئێستا بە شوێنەیە پرۆسەی تعریب لە خانەقین و تا ئەگاتە کەرکووک و شنگال بە میکانیزمی تر بەردەوامە لە دوای ڕوخانی باسەوە. ئەتوانم بڵێم لە ئێستادا تعریب لە ناوچە کوردستانیەکانی دەروی هەرێم هیچی کەمتر نیە لە سەردەمی باس. هەموو ئەمانەوەمان لێ ئەخوازێ بە تایبەتی وەکویکێتی هەڵمەتێکی هەمەلایەنەی بەرفراوان دەست پێ بکەین کە لە هەفتەکانی داهات و تریشدا لەسەر ئاسی هەموو سەرکردایەتی یەکێتی و هەموو کەفاعەتەکانی جیاجای یەکێتی لەو ناوچانە ئامادەیی هەبێ دەبێت و کەمپینێکی گەرم و گوڕتر و بەرفراوانتر دەست پێەکەین بۆ سەرخستنی یەکەم هەڵمەتی هەڵبژاردنەکە، سەرخستنی هەڵبژاردنەکە و لە ناویشیە سەرخستنی لیستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پارێزگایانە. سپاس بۆ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پانۆراما لەگەڵمانە بوویت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەربوون هەر شاد و بەختەوەر بن.